ئێرە سەنتەری ڕاهێنانی پەروەردەییە بۆ منداڵانی خاوەن پێداویستی تایبەت لە شاری سلێمانی و ڕۆژانە منداڵانی خاوەن پێداویستی تایبەتی خواردەمەند 9 ساڵان ڕووی تێدەکەن و ڕاهێنانە پەروەردەی و کۆمەڵایەتی و جەستەیی و هونەری و دەرونیەکان وەردەگرن. دایکان و باوکانی ئەو منداڵانەش بە گرنگیەوە باس لە ڕۆڵی سەنتەرەکە دەکەن لە بەرەو پێشچوونی تواناکانی منداڵەکانیان. شلە دەماخێتی مەڵە شلە دەماخێتی ترەوە ناتوانێت نە هەڵسێنە بڕوانە قسەش بکات تریمە ژێنامانە بوێرە بۆ چارەسەری سروشتی ئیسفادەی لێکردوی لەخوا بەزییا بێت. کەیسەکانی ئۆتیزم و مەنگۆل و ئیفلیجی دەماخ و کەم و کورتی لە هۆشیاری مێشک و دەرونی لا دیارترین کەیسەکانی ئەو منداڵانن کە ڕۆژانە سەردانی سەنتەرەکە دەکەن و لەگەڵ ڕاهێنەرانی سەنتەرەکەدا دەست بە ڕاهێنانەکان و هەنگاوەکانی کاری ڕۆژانەیان دەکەن. و بەگشتی کە ئەڵێ مناڵی ئۆتیزم یعنی کێشیان هەیە لە ڕووی قسەکردنەوە لە ڕووی ڕەفتاریەوە لە ڕووی تێگەیشتنەوە لە ڕووی بیرچوونەوە لە زۆر ڕۆ کێشیان هەیە تۆ بێت کاتێککە دانیش بەرامبەر ئەبێ مڕاعاتی هەموو ئەم حاڵەتانە بکەیت یعنی ئەبێ ئەمانەت هەمووی لەبەر چاو بێت تا بتوانی پرۆگرامێکی تایبەت بۆ مناڵە دانی ئەمە هەر بۆ یەک مناڵ و هەر ئۆتیزمێکیژە هەر مناڵێکی دیکە جیاوازە بەرنامەکانی لە مناڵەکانی تر. سەنتەری ڕاهێنانی پەروەردەیی بۆ منداڵانی خاوەن پێداویستی تایبەت بێ بەرامبەرە و تەنها ئامانجەی خزمەتکردنی منداڵانی خاوەن پێداویستی تایبەتە و گەڕاندنەوەیانە بۆ ناو کۆمەلگا تاوەکو وەک هەر منداڵێکی ئاسایی بژین و کارەکانی ڕۆژانەیان بە ئەنجام بگەێنن. سەنتەری ڕاهێنان بۆ مناڵانی خاوەن پێداویستی تایبەت یەکێکە لە پرۆژەکانی ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان دیارە لە 1/6 2014 دامەزراوە. زیاتر بۆ ئەو مناڵانەیە کە لە ناوەندە پەروەردەیەکانە ناتوانن بەردەوام بنواتە بەراورد بە هاوتەمەنەکانیان کۆمەڵە کێشە و گرفتیان هەیە. لێرە ئێمە هەوڵمەندنەوە بەڕاستی کار لەسەر ئەو کەم و کوڕیانە بکەین بۆی بگەین بەوەی کە لە داهاتووە بتوانێت هاوشێوەی هاوتەمەنەکانی بەردەوامی با بە ژیانی ئاسایی خۆی. سەنتەری ڕاهێنانی پەروەردەیی بۆ منداڵانی خاوەن پێداویستی تایبەت کە سەر بە منداڵپارێزی کوردستانە لە ساڵی 2014 دامەزراوە و لە کاتی دامەزراندنیەوە هەتا ئێستا 875 منداڵ لەو سەنتەرەدا فۆرمی پڕکردوتەوە و لالایەن 30 ڕاهێنەرەوە ڕاهێنانیان پێکراوە. ڕێزان محەممەد، کورسات نیوز، سلێمانی.